بێگومان حوتەمین دیداری شانۆیی بۆ ساڵی 2021 ساز دەکرێت. ئەم دیدارە شانۆیە جیاوازە لەو دیدارە شانۆیانەی کە لە ساڵەکانی پێشترا ساز کراوە. بێگومان هونەری شانۆشێکێکە لەو هونەرانەی ترکە کۆمەڵێک حەز و خولیان هەیە بۆ ئەم بوارە و لە سەرانسەری جیهانیشدا کۆمەڵێک فیستیڤاڵ و دیداری تایبەت هەیە بۆ کەسانەی کە لەم بوارەیە کار دەکەن و لە بواری هونەری شانۆیە کار دەکەن. هەر بۆیەش حوتەمین دیداری کوردی بە شێوازێکی جیاواز و لە ڕێگەی ئۆنلاینەوە بڕیارە بۆ ساڵ 2021 ساز بکرێت. بەڵێ کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد لە یوتیوبۆری لە سوێدی شەکن لە کۆمەڵە ئەکتیڤ و چالاکەکان کە لە سەردەستی خوالێ خۆش بوو دڵشاد ئەحمەد دروست بوو و 6 بەشی تر لە سیمینار و دانیشتن لەسەر قسەکردن لەسەر شانۆ ڕێکخرا کە خوالێ خۆش بوو دڵشاد ئەحمەد ڕێکی خستە بوو لەلایەن ئەو کۆمەڵەوە کە دروستی کرده بوو. چ جای چەندین دانیشتنی تریان چەندین فستیڤاڵ و دانیشتنی تر کرابوو بۆ قسەکردن لەسەر سینەمای کوردی و هەروەها لەم ئاخیرانشە 3 جەلساتی تایبەت کرا بۆ قسەکردن لەسەر شیعری کوردی. لە ئێستاشدا بەبێ ئامادەبوونی ئەو کۆمەڵەکە لە کارکردنی خۆیان بەردەوامن و لە ئێستا ئاماژە بۆەکەن کە حوتەمین دیداری شانۆی کوردی سازەکەن کە لە ڕۆژانی 27 تا 29 هەشتی 2021 سازەکرێت. کۆمەڵی هونەرە جوانەکان یوتیوبۆری لە خۆ ئامادەکردندا بۆ حوتەمین دیداری شانۆی کوردی. دیداری ئەم ساڵە ڕێگەی ئۆنلاینەوە بێت. دۆخی پەتای کۆرۆنا تاوەکو ئێستا لە سوید ئاسایی نەبووتەوە. بەپێ ڕێنمایەکانی تەندروستی سویدی کۆبوونەوە ڕێگە پێدراو نیە بە شێوەی ئاساییەکەی. دیداری حوتەمین شانۆی کوردی پێکدی لە سیمینار و نمایشکردنی شانۆی لە ڕێگەی ئۆنلاینەوە بۆ مەبەستەش داوا لە شانۆکاران و نووسەرانەکەین بۆ ناردنی بەرهەمەکانیان و بەشداریکردنیان پەیوەندی بەم ئەدرەسەوە بکەن isk.gbg@gmail.com دوامەڵەت بۆ ناردنی بەرهەمەکانیان 1 هەشتی 2021 بێت.